ئەمە جەلال تاڵەبانیە تۆوی شەڕ، تۆوی فیتنە، تۆوی یەکتر کوشتن. ئەو شەڕانەشی گواستەوە دوایەوە مادلین ئۆلبرایت ئیتیفاقەکەی پێکردن، دوایەوە ئیتیفاقی سیلۆپی سەری نەگر، ئیتیفاقاتی تر سەری نەگر، دوایەوە شەڕی پێوەستاندن. مادلین ئۆلبرایت کە جوولەکەیەکی ئافرەتێکی جوولەکەیە و لە ئومومی متحیدە نوێنەری ئەمریکا و دوای بوو بە وەزیری خارجی. لەو سەردەمانەیە بە ئیتیفاقی واشنگتۆن لە 98 پێکگرتن لە زمانی کلینتۆنە. ئیتر شەڕ ڕووی نەدایەوە. ئەجنا هەر جەلال تاڵەبانی بوو کە شەڕەکەی نایەوە لە ناو هەولێرە بەحساب پایتەختی هەمویانە. ئیدارەیەک دروست نەبوو، وەزیر نائیب وەزیری ڕوود کردەوە یا کوشتی. یعنی تەسەور کە عارف تەیفور هۆی جەڕامەوتی ئەو کاتێک کە ئیختلافەکە ڕوویدا و کەوتی نەیەک تەنانەت مێزی یەکتریشمان لابرد. ئەم مێزە هی نائیبی وەزیرە پارتیە، ئەم مێزە وەزیرە یەکێتیە، مێزەکانیشان ئاودی و کرد و مێوزەکانیشان هەمووی دزی و ئەنفالی یەکتریان ئەنفال کرد. 670 بۆ 680 عائیلەی یەکێتی لە هەولێر شار بە دەرکران و هاتن بۆ ڕێزانۆک بۆ ناو سلەیمانی، زاد لە 700 عائیلەیش هی پارتی هەمووی نەفیکران و شار بە دەرکران بۆ هەولێر. ئەوە هەمووی هەروە بەردەوام بوو لە فیتنەی جەلال تاڵەبانی. ئەو جەلال تاڵەبانی گۆرانی بە باڵایە ئەڵێن مایە یەکبوونی خەڵک بوو، مایە یەکبوونی شیعە بوو، مایە یەکبوونی سونیش نەبوو. بۆیە ئەڵێ ئایەت الله سیستانی نیعمەتێکی خوای گەورەیە بۆ ئێمە، ئاخر تۆش نیعمەتێکی گەورە بووی بۆ شیعە. لێرە کۆتایی بەوە دێنم کە شەڕی ئەو شەڕە شۆقانە چەند بەردەوام بوو، خۆ بەگاڵتە نییە بینی پارتی وێچەتی 36,000 پێشمەرگەی کوژراو لە نێوانیان هەیە. ئەوەش فیتی جەلال تاڵەبانی و حەلەقەی یەکەم. خوای گەورە ئێمەش و ئێوەش بەرچاو ڕوونمان کە بۆی ئەو کەسانی کە ئەڵێم خوایە لێی خۆشبی، خوای ئیستیقبالی کەی، خوای بەم ڕێزەوە ئێمە بەڕێیەکەین، تۆش بە ڕێزەوە لە ڕیزی شەهیدانی بەدر و حونەینە حسابی بە بکە. ئەوە هەڵخەڵەتاندن و فریودانی خۆیە، ئەنجا فریودانی خەڵکی تر. جەلال تاڵەبانی کابرایەکی نەجس، مشرک، ملحد، بێدین، کافر، هەتا ئانیشتی لە خوێنی کوردە، خوێنی ئیسلامیەکانیش دوایی باسەکە بۆ ئەوەی ئەو کەسانەی کە ڕسمەکان دانا و ئەهلی نوێژ و دینن جورئەتان بێ پەشیمان ببنەوە تۆ بکەن ڕسمەکەی لابن پێشەوەی خوای گەورە غەزەبتان لێ بگرێ کە خستوتانەتە سەر فەیسبووکەکان. أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا والسلام عليكم ورحمة الله وبركاته.